ئەمە ئامادەیی گوڵانی کوڕانە کە یەکێکە لە خوێندنگاکانی شاری سلێمانی، بەڵام ئەوەی لێرەدا نامۆیە یەکێک لە پۆلەکانی ئەو خوێندنگایە کە پۆلی دێیەمە 35 فێرخوازی تێدایە کە 24 فێرخوازیان ناویان محەممەدە. خوێندکارەکانی تریش تەنها چواریان ناوەکانیان تاقانەیە و ئەوانی تریش دوونا و سێنا و یەکناون. ئەم 24 فێرخوازە کە ناویان محەممەدە زۆر جاروای کردووە مامۆستاکانیان تووشی گرفت ببن، لەوانە نمرەی محەممەدێک بۆ محەممەدێکی تر هەژمار دەکرێت. ئەبێ زۆر تەرکیزکەیت غیابی یەکێکیان بڕوا ناوی باوکو باپیریان و خۆی و باوکی وەکو یەکە خوێندکارمان هەیە هیچ غیابی نییە، بەڵام لەو لاو سەیرەکەی دوو غیابیەوەی پێشووتری بۆ هاتووە، ئەمە هیلاکی مامۆساکە، بەڵام تەرکیزیشی پێویستە، بەڵام بڵێ هەڵە نابێ هەڵە هەرە بێت و غیابات و دەرەجەشکان وشت هەرڕوە. کۆبوونەوەی 24 ناوی لێکچوو لە یەک خوێندنگا و یەک قۆناغی خوێندن و یەک پۆلدا بەویستی مامۆستایان و خوێندکاران خۆیان نەبووە، بەڵکو بەڕێکەوت بووە. لێکچوونی ناوەکانی ئەو 24 فێرخوازە تەنها لە خۆیاندا نەماوەتەوە، بەڵکو بۆ ناوی باوکو و باپیریشیان درێژ بۆتەوە. ئەمە سەرڕای ئەوەی زۆر جار ڕوبەڕووی گرفت دەبنەوە، بەڵام هەندێک جاریش ڕوبەڕووی بەسەرهاتی خۆش دەبنەوە. من وەکو محەممەد ناوێک لەم پۆلەیە چەند محەممەدێک ناوێکی تریشمانتیایە کە پێکاتوین لە 24 محەممەد ناو و هەروەها جاکردنەوەی ناوەکانیشمان بەهۆی ناوی باوکمانەوەیە و هەروە چەند بەسەرهاتێکیشمان هەیە کاویژێکی لەو بەسەرهاتانە ڕۆژێکیان مامەساتە پۆلەوە تەلەبێ وتی محەممەد هەڵسا تر هەمووی بێک هەڵسایە سەر پێ تر مامەسا سەری لێ تێک چونکە یەکەم جار هاتە سەرمان وتی ئەمە بۆ وتانسانە سەر پێ هەمووی وتی مامەسا ناومان محەممەدە. بەسەرهاتی ڕۆژانە و هاوڕێتی نێوان فێرخوازەکان وای کردووە هەمیشە پۆلێکی دەمبەخەندە و قسە خۆش بن، وەک خۆیان دەڵێن ئەوانەشی ناویان محەممەد نییە لە خۆشەویستی هاوڕێکانیان ناوی خۆیان ناوە حەمەمیران و حەمەنەبەرد و هاوشێوەی محەممەدەکان. من ناوم میران و چەند تەلەبەیەکی جیاواز زیرمانێ و بەڕاستی ئەمەش هەستێکی خۆشە لە بەروی مامەسا زوو محەممەدەکانی بۆ لە بەر ناکرێت و ناوی ئێمە زوو لە بەرەکرا و ئەتوانێت زوومان ناسێت. وڵی ڕاستە من تۆزێ قساگەم لە بۆلاو بۆبوونیەوە لە خۆشەویستیا بە مناڵ حەمە میران. ناوی محەممەد تەنها ناوێک نییە لە پۆلی محەممەدەکان لە خوێندنگایەکی سلێمانی بوونی هەبێت، بەڵکو بەهۆی خۆشەویستی زۆربەی مسلمانان بۆ پێغەمبەری ئیسلام ناوێکە لەسەر تاسەری جیهاندا بڵاو بۆتەوە. ئێرە ئاوایی خێڵی حەمە نییە، بەڵکو پۆلی محەممەدەکانە. لە کۆی 35 خوێندکار 24یان هاوناون، نەک ناوی خۆیان، بەڵکو بەشێکیشیان ناوی خۆیان و باوکو و باپیریشیان یەکناوە. بۆ جاکردنەوەشیان مامۆسایان پشت بە کۆدی تایبەتیە بەستن. ئاوات محمودیان ئافتی، ئامادەیی گوڵانی کوڕان، سلێمانی.